ئێمە وەکو زەحمەت کێشانە هەمیشە لە هەڵوێستێکی ئاشکرا و ڕوونی خۆمان دەستنیشان ینی ئاشکرا کردووە هەڵوێستی خۆمان ئاشکرا کردو و ڕامان گەیاندووە کە ئێمە خۆمان بە بەرپرسی ئەرکەنەتەوەیەکان بە ئەرچی خۆمان دەمانوێت هەستین لە تەواوی ئەو پێشێلکاریانێت چ لە داگیرکاری دەرێت چ لە گرتن و ڕادنان چ وێرانکردنی وڵاتەکەمان دەرێ ئێمە بە تەواوی هەڵوێست و ناڕزایی خۆمان دەربڕیوە چ لە بەیان نامە بێتن چ لە بەشداری چاڵاکیەکانی ڕێپێوانەکان بێتن مثلەن ئێمە زۆر چاڵاکیەکانی ئەوەی کە بۆ ڕۆژ ئاوا ئەکرا لە ئەفرینا لە کۆبانەیە ڕێی وازەحی خۆمان بەشداری هەموو چاڵاکی و ئیدانەکردن و ڕێپێوانەکانمان کردو وەکو زەحمەت کێشانە ئەوەی لە کوردستانە دەگوزارێتن بەڕاستی لە تەواوی پارچەکانی تریشا دەگوزارێت ئێمە دەزانین ئێمە ڕاستە یەک دەوڵەتین بەڵام خەبات و تێکۆشانی هەر پارچەیەکمان لە ئاستی و قۆناغێکی جیاوازدایە دەتوانین بۆی سەرکەوتم بێتن خەبات و تێکۆشانمان لە هەر پارچەیەکی کوردستانە ئەمە تەواوی تێگەیشتنی زەحمەت کێشانە دەتوانین پاڵپشتی یەک بین هاوخەمی یەک بین لەگەڵ یەکا بین تەنسیقمان لەگەڵ یەکا هەبێتن ڕێکەوتنمان هەبێتن بتوانین باری یەکتر قورس نەکەین ئاسانکەین ئەرکەکانمان بەڵام هەر بەشێکە بۆ خۆی ئەزانێ چ بۆ داهاتوی خۆی چاکە تا ئەبینە وڵەتێکی تەواو یەکگرتو ئەزانێ بەرنامە و پلانی خۆی چکە بۆ هەر پێشکەوتنێک بۆ هەر سەرکەوتنێک دەبێت لەگەر ئەرزی واقع تەعاملکەین و ئەو کەسەی کە لەسەر ئەو خاکە دەژێتن کێشە و گرفتەکانی خۆی دەزانی بۆیە ئێمە هەر دەستێوەردانێک لە زەحمەت کێشانە هەر دەستێوەردانێک بۆ کاروباری پارچەکانی کوردستانە ڕەت دەکەینەوە ئێمە لە باشوورە بەڕاستی ڕاستە وەکو دیفاکتۆیەک هەرێمێکمان هەیە بە ناوی هەرێمی کوردستانە لە دەستورادانی پێنراوە بەڵام بە دڵنیاییەوە ئەوەی دەگوزارێتن لە ئەرزی واقع زۆر پێچەوانەیە تا ئێستانێت دەوڵەتی عێراقا بەو دەستورەی کە هەشیتی نەجێبەجێی کردووە نە ئەو هێزولایەنە سیاسیەکانی کە حکومڕانی عێراق دەکەن دەتوانن دان بەوەدانێن کە و ئەمە هەرێمێکە و ئەبێ بەپێی دەستور مەعاملەی لەگە بکرێت تا ئێستانێکە ئەم هەڕەشانە لەسەر هەرێمی کوردستان بەردەوامە بە دەلیلی ئەوەی تەماشای ئەو تعریبەی کە ئێستانێکە لەم 2-3 ساڵەی دواییە ئەکرێتن لە هیچ سەردەمێکە حکومڕانیەکانی عێراق نەکراوە ئەمە دەلالەتی ئەوەی دەکا کە ئێستانێکەش باشوور لە خەم نەڕەساوە و کۆمەڵێک کێشە و گرفتی ناوە خۆی هەیە لە ناکۆچی هێزە سیاسیەکان دەرەی لە باری ئابووری دەرەی لە تعاملمان لەگەر عێراق و ئەو دەستورەی کە هەمانە لە پاڵ ئەوەشا بەڕاستی هەرێمی کوردستانە سنوورێکی هاوبەشی لەگەر ئێران هەیە لەگەر تورکیا هەیە هەموو داهات و بازرگانی و ئابووری کوردستانە ئەگەر بە ململانەی لەگەر عێراقیش بێتن پشت بەم دوو دەوڵەتە دەبست ینی ئەوەی کە جێی ئازارە بۆ ئێمە هەرێمی کوردستانە بۆی بتوانێت ئابووریەکی هەبێتن ئەبێ لەگەر دەوڵەتی تورکیا تەعامل بکە ئەبێ لەگەر دەوڵەتی ئێرانە تەعامل بکاتن و ئەمەش لە قانونی نێودەوڵەتی هاتووە کە تۆ ئێمە ئەمانە دراوسێنێ ئەبێ تەعاملی لەگەرکەین بەڵام داخەکەمان ئەو کاتێک قورستر ئەبێتەوە کاتێک کە دەبینین ئەم دوو دەوڵەتەی کە ئەبێ ئێمە وەکو دراوسێ تەعاملی بکەین لەگەر هاونیشتیمانیانی ئێمە لەگەر ئەو هاوڵاتیانەی ئێمە کە بناویان کووردا زۆر دژمنکارانە تەعامل دەکەن دەوڵەتی تورکیا هەر بەوەش نەوەستاوە نەک لە ناو خاکەکەی خۆیان ڕوبەڕووی کوردە بێتەوە ناهێلێتن دان بە قەزیەک نانێک قەزیەی کووردە دان بە نەتەوەیەک نانێک کە کووردە لەسەر خاکەکەی هەبێتن بەڵکو بەدەیان بیانووی جۆرا-جۆری شۆپەلکێشە کاتم بۆ دەوڵەتانی دراوسێ بۆ دەوڵەتی دراوسێ کە هاوسنوورە لەگەری دەوڵەتی عێراقا بە ناوی ئەوەی کە هێزێک لە ناو ئەباتن بەڵام لە پاڵ ئەمەیە خاکەکەی ئێمەی داگیر کردووە ئەمە لە بەرچاوی هەموو دنیا ئەکرێتن ئەم داگیرکاریە لە پێشچاوی هەموو دەوڵەتانی زلهێزانی دنیا دەکرێت لەژێر ئەو یاسانی و دەوڵەتی دەکرێتن کە دەرێتن نابێتن دەوڵەتە دراوسەکانە هێز بەناو خاچی یەکتر بنێ بەڵام بەداخەوە ئەمەی کە دەکرێتن لە ژێر بیانی ئەوەی کە پێشتر ئیتفاقێکی لەگەر حکوومەتی عێراقی گۆڕ بە گۆڕ برێن حکوومەتی بەعزدا ئیتفاقێکیان هەبووە کە ڕێبە هێز دەوڵەتی تورکیا دراوە بۆ 15 کیلومتر بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی ئێستا عێراق ئەو دەوڵەتە نییە کە بتوانێت سەروەری خۆی بپارێزیتن و ئەو دەوڵەتە نییە کە بەمانای دەوڵەت بێپایەکانی بەهێز بێتن ئەو دەسەڵات و جێشەی هەبێتن کە سنوورەکانی خۆی بپارێزیێتن و بەرژەوەندیەکانی لەگەر دەوڵەتانی دراوسێ و ئەوانە ناتوانێتن ئیرادەی خۆی فەرزکاتن دائیمەن ئیرادەی وڵاتانی دراوسێ بەسەری فەرز دەکاتن وای لێ کردووە کە عێراقش ئەو دەوڵەتە نەبێتن
کە سنوورەکانی خۆی بپارێزیتن وای کردووە کە دەوڵەتی تورکیا بە ڕۆژی ڕووناکەوە بە بێشت چاوی یاسای نێودەوڵەتیەوە بە پرچاوی هەموو هێزانی زلهێزانی دنیا خاچی کوردستان داگیر دەکاتن. بۆ ئەمەش بەڕاستی بۆ ئێمە تەنیا ئەتوانین یعنی ئێمە وەکو لە باشوورە سەرەڕای هەموو تێبینیەکمان لە سێرسێوازی حکومڕانی لەسەر ئەو حکومڕانی سیاسی بێتن ئابووری بێتن کۆمەڵایەتی بێتن هەتا لەسەر ئەو علااقاتانەی کە ئەو حکوومەت لەگەر عراقی هەیە تێبینی زۆریشمان لەسەری هەیە بەڵام بەڕاستی ئەو هێزەنیە کە بتوانێتن ڕوبەڕووی هێزیەکی لەشکری عسکەری بێتەوە کە ئەندامێکە لە دەوڵەتی لە ناتۆیە بۆیە بەڵام ئەس ئەفل ئیمانە خۆ ئێمە دەتوانین وەکو کورد ڕێککەوتنێکی نێوە خۆیمان هەبێتن بتوانین زەرە لە بەرژەوەندیەکانی یەکتر نەدەین بتوانین لە سنووری ئیرادە و توانای خۆمانە یەکتر بپارێزین و ڕێز لە خەبات و تێکۆشانی لایەنەکانیت کە بگرین نەتوانین جورئەتی ئەوەمان نەبێتن کە هێزێکی کە خەبات لە قەزەی میلەتەکەی خۆی دەکا بە تیرۆریست ناوی ببین و دەتوانین ئەو دیفاکتۆیەی کە هەموو دەوڵەتانی ئەقلیم دژیتی کە ناوی هەرێمی کوردستانە ئەرک و بەرپرسیارەتی هێز و لایەنە سیاسەکانی کەری لە بەشەکانی تری کوردستانیشە پارتە سیاسەکانی ڕۆژهەڵاتە باکوورە ڕۆژئاوایە کە بە هەمویان ئەم بتوانین ئەم دیفاکتۆیە بپارێزین بە هێزی بکەین چونکە لە ئاخیریا ئەوەی بۆ ئێمە دەمینێتەوە کە چەکێک بێ بەدەستمانە ڕێککەوتنی نێوان هێزە کوردیەکانە نێوان پارتە سیاسەکانی کوردستانە بۆی بتوانین ڕوبەڕووی ئەم داگیرکاریە و نەعەدالەتە بینەوە کە بەسەر میلەتەکەماندا دێت.